This was the inn where Jim lived with his parents, the Admiral Benbow. یەکەم ئەو میوانخانەی بوو کە جیم لەگەڵ دایک و باوکی لی دەژیا ئەدمیرال بێنبۆ. Number 2. This was the old sailor who arrived one day and decided to stay. The captain also called Bill. دووەم ئەو دەریاوانە پیرە بوو کە ڕۆژێ گەیشتە ئەدمیرال بێنبۆ بڕیاریدا لەوێ بمێنێتەوە پێی دەڵێن کاپتن بێڵ. Number 3. This was where he went with his telescope to watch the ships. The cliffs. سێیەم ئەو شوێنە بوو کە کاپتن بە تەلسکۆپەکەوە دەڕۆیشت و سەیری کەشتەکانی دەکرد بەرزایی کەنداوەکان بوو. Number 4. This was the person who visited to help Jim's father when he became ill. Dr. Livesey. چوارەم ئەو کەسە بوو کە سەردانی باوکی جیمی دەکرد کاتێک کە نەخۆش بوو بە مەبەستی یارمەتیدان دکتۆر لیڤسی بوو. Number 5. This was the man who came to see my mate and later had sword fight with him. Black Dog. پێنجەم ئەو پیاوە بوو کە هەتا هەوڕێکی ببینێت و دوایی بوو بە شەڕە شمشێر لەگەڵی بلاک دۆگ.